مامۆستا مەلا تەها هەیە لە کفری، مامۆستا مەلا تەها پیاوێکی مەشهورە و پیاوێکی زۆر بەڕێزە، زۆر خۆشەویستی منیشە. ئەویش باسی ئەوەی بۆ کردم وتی جارێکیان بووکو زاوایەکەم یعنی دیارە ناساریان بووە، ناسیاوی خۆیان بووە، داوەتم کردوون بۆ وتم سبەی ئێوارە لە ماڵی مەداوەت. وتی ئیتر لەبیرم چوو بە ماڵم ناوبرم یانم نەوت. وتی نوێژی مەغریبم کرد لە مزگەوت، ماڵیان لەناو مزگەوتەکە بوو ئەوانیش. وتی نوێژی مەغریبم کرد و دوای مەغریب هاتمەوە کە العادە سفرەدا خراب و ماڵ و نانی خۆمان یعنی خۆمانی. وتی لە کاتێکە خەریک بوو دەستکەینە نان خواردن درا لە دەرگا. وتی دەرگامان کردەوە، مناڵەکان ڕۆشتن دەرگایان کردەوە، وتی تەماشام کرد بۆ کوزاوار ڕێک هاتنە ناو ماڵ. وتی کەوتە بیرم نەم ئەزانی چی بکەم، یعنی مەوقفێ زۆر ناخۆش. وتی تر چی؟ یعنی وتم وەڵڵاهی مناڵ لە بیرم چوو. وتی اعتزارم بۆیان هێناوە، ئەوان وتیان بابە اعتزاری بۆ چێ دانیشن چی خوا کردی قسمەت لەگەڵتانە دانیشتن و ئەیخۆین. وتم بەخوا برا وا نابێت. وتی جا کفریش عادەت وایە، کفری ئەو کاتە بە تایبەت هەر مەطعمی لێ نەبوو و بە ئاسانیش لەوێ خواردن دەست ناکەوێت بۆ میوان. وەڵا وتم کاکە سەبەرەکەین تا نوێژی عیشا، هەتا عیشا ماڵم ناو شتێ دروست دەکەن دوای عیشا نانەخۆین. وتی وەڵای تر دوای عیشا نانەخوارد. یعنی ئەمە حاڵەتانە ڕووەدا با ئێمە خۆڵانی پێ قەڵسکەین کە دعوەتە بین لە ماڵێک، نە ئەو کەسەش احراجکەین کە جاری وایە لە بێچوونەوە ڕووەدا و حاڵەتی وا ڕووەدا زۆر ئاسایی بێ لە ئەمان. منیش لەسەر ئەو مۆزوعی جەنابەت باستان کرد. جارێکیان ڕۆژی هەینی بوو، ڕەفیقێکم دعوەتی کردم وتی نیوەڕۆ ئەبێ لە ماڵی ئێمە بێتم باش. قەدەری خواوا بوو من چوون بۆ مزگەوتێک، مامۆسای ئەو مزگەوتە وتارەکەی زۆر درێژ بوو، ئەویش ماڵیان لە شوێنێک بوو وتاری مزگەوتی ئەوان کورد بوو. ئیتر من لەوێ مام و هەتا وتاری نزیکەی باوەڕکە 50 دقیقایان وتارەکەی تەواو کرد، تا مامۆسا وتاری تەواو کرد و دوای وتار هەندێک بەر ڕەفیق و دۆستمان بینی خواحافیزیمان لە یەکتر کرد تا گەیشتمە ماڵی ئەوان. ئەو کاتە تەلەفۆنیش نەبوو یەکتر ئاگدارکەینەوە، تا گەیشتمە ماڵی ئەوان بێئومێد بوون کە من دێم بۆ ئێوە نانەخۆم. وایان زانیە من لە بیرم چووە و منیش بە هەڵفە هەڵب وتم بۆ ئەوەی تازە وعدم داوە ئەبێ بچم. کاتێ چوومە ئەوێ هەستم کرد زۆر ئەحراج بوون. ئیتر بە زۆر بردمیانە ماڵ و وتیان وڵای مامۆستا چی بڵێن، نانمان خواردەوە هیچ شتێک نەماوەتەوە. وتم وڵا حەز زۆر ئاساییە، هەرچی هەیە ئەگەر هێلکەیەک هەیە شتێکی بکەن ناو ڕۆناو. وڵا ئیتر کەوتنم دەرو دراوچەیە تۆزێ فاسۆلیا و برنجیان پەیدا کرد و هێنایەن و من پێم وایە ئەو شتانە زۆر ئینسان ئەگەر وەکو میوان بێت یان وەکو خاوەن ماڵیش بێت زۆر بە گەورەی ینی تەماشای وەسعەکە نەکا، ئەمەش ئەبێتە یادگاریەکی خۆش لە ژیانی مرۆڤدا. بۆیە با زۆر بە ئاساییەوە بە دڵێکی فراوانەوە وەری بگرین و لێبوردنیشمان هەبێت چاوپۆشی لە یەکتر لە عزر بۆ یەکتر بێنینەوە چاوپۆشی لە یەکتر بکەین. ڕۆژێکیان تازە ماڵمان چوو بۆ کفری ساڵی 2004 لەسەر 2005. ئیتر نازانم 2004ەکە بوو کۆتایی 2004 بوو یان سەرەتای 2005 بوو. خاڵێکم لەوەیە لە کفری وتی ینی ڕۆژێک بوو وتی مامۆستا بەیانی ئینشاءالله خاو خێزانە ماڵی مە داوەت. ئیتر منیش ماڵ و کەسوکارم ئامادە کرد و پێیانم وتم سبەینە لە ماڵ خاڵۆمان داوەتین و ماڵیش خۆیان ئامادە کرد، حتا جلوبەرگیشیان گۆڕی و خۆیان ئامادە کرد، مناڵیشی خۆی ئامادە کرد. وتم کاکە خاڵم دێ بۆ نوێژ بۆ مزگەوت، ماڵیشیان نزیک بوو لە مزگەوتەکەەوە. وتم خاڵم دێ هەر لە دوای نوێژی پێویست ناکە پێش نوێژی مەغریب بچین، هەر لە دوای نوێژی مەغریب لەگەڵ خاڵما ئەڕۆین بۆ ماڵیان. وتیان باشە. ئەوانیشتن تەلەفۆنیان کردوونە ئاگادارمانیان کردو ئەوانە هەر لەسەرەوە ڕۆیشتین. نوێژی مەغریبمان کرد، دوای نوێژی مەغریب خاڵم بینی لە پشتۆ نوێژێ کرد. دوای نوێژی مەغریب عادەتی وایە من زۆر کەس داوەتی کردم چاوەڕوانەکات تا من ذکرەکانە خوێنم و ئەگەر نوێژی سونەتە بێ نوێژە سونەتەکانەکەن ئەمجا بە یەکۆ دەرەچین. خاڵم لێدا ڕۆیەوە و ئیتر منیش هاتمەوە بۆ ماڵ و وتیان هات چییە؟ وتم وەڵڵاهی هیچی نەوت و ڕۆیشت و تیانەوانەیە ڕۆیشتوێتەوە چی بکا و بێت و ئیتر بڕێ عوزرمانین کرد. ینی خۆمان هەر نەگۆڕ هەتا نزیکی نوێژی عیشا هەر دەنگ و باس نەبوو. لەوەدا بە حاڵێک گەیشتی پیا هێلکەیەکمان کردە ناو ڕۆنا خواردمان و
لەو کاتەوە تا ئێستا لەڕاستیە باسم نەکردەیە بۆ خاڵۆ وەنەش یعنی ئیحراجم نەکردە بیخەمەوە بیری بڵێم خاڵە تۆ دعوەتت کردین ئاوا چەند جارتر خۆی ئێمە لە ماڵیانانمان خواردە دوای ئەوەیشە ئەم حاڵەتەم بیری نەخستۆتەوە لەوانەیە ئێستا ئەمە بۆ یەکەم جار بێ کە وەکو باسکردن بیبیسێتەوە ئینشاءڵڵا تەنها بۆ ئەوەی شە باسیەکەم ببێتە دەرس بۆ هەموو لایەکمان